سڵاو بە خۆشحاڵیەوە ئێستا بەرنمەیەک تۆمارەکەین لەبەر دەمی یەک لە فڕۆکەخانە گەورەکانی باشووری کوردستان فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر و بە خۆشحاڵیشەوە ئەوەی کە ئەیبینین لە فڕۆکەخانەکان و بەشێک لە هۆکارەکانی گواستنەوە لە کوردستانە پێبەپێی ئەگەر لە ڕووی کوالێتیەوە لە ئاستی فڕۆکەخانەیەکی پێشکەوتووی جیهانانە بێت بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە تقریباً لەو ئاستایە. قسەی ئێمە ئەم جارە لەم بەرنامەیە باز لە خراپی ئەتەکێتی تاچی کوور دەکەین لە باکارهێنانی ئەم وەسیلانە. مەسەلەن بە نمونە سەیرەکەی لە ناو ئەو جێگەی کە چێکی جانتای سەرنشینەکان ناکرێ ڕەنگە لە دوورەوە لەو بەڕێزەی کە بەشدارە لە بەرنامەکەمە هەر لە دوورەوە ئەزانی کام جانتانە جانتا کوردیەکانە ئەو جانتایانی کە سەرنشینی کورد پێێتی دایما ئاڵسا و ئەمە نەشتی تایە و تیپیان لیاوە یەکسەر هەستەکەی کە لە 25 کیلۆ زیاترە یان جاروبارە بینین ساج و پەرەمێز و منجەڵ و دۆڵمە و یاپراغە بینین یعنی لەسەر ڕێڕەوی ئەو چێکردنە یان لە ناو پاس و تەکسیە یاین سەیرەکەی ساڵی 2020 سەیرەکەی هەتا ئێستا بەشێک لە پیاوانی ئێمە لە ناو پاسە مەترێ قاچیانەکەنەوە ئەمە چیە بۆی کە قاچیان بەر قاچی خانمەکەی تەنیشتیان کرد. یعنی سەرباری ئەم هەموو خراپ بەکارهێنانەی هۆکارەکانی هاتوچۆ کەم تا زۆر بەشێکمان هەیە هەر قسەی گەورە و ڕەنگاو ڕەنگەکەین بۆی کە ئێمە لافی پێشکەوتن و لافی پیشانانی وێنەیەکی جوانی نێودەوڵەتی پیشانی چواردەورین. بۆ ئێمە بەستمانە ئەم دیاردەیە ڕەنگە بەشێک لە ئێوەی بینەر پێتان وا بێت کە ئەمە بۆیە لە بەردەمی فڕۆکەخانەیەکا کردومانە ئەمە پەیوەندی بە ڕێژەیەکی کەمی هاوڵاتی کوردەوە هەبێ بەڵام وانە لە بەرەوەی کە ئەو ڕێژەکەمە ئەگەر جددیەتە هەبێ بۆ وڵاتەکەی خۆت ئێجگاری حراجەبی کاتێک لە ناو تارەیەکە هاوزمانێکە سلوچێکە نوێنێکە ئەبێتە شەرمەزاری بۆ وڵاتەکەی. بە خۆشحاڵیەوە بە میواناری شیرین جەمال ماستەر لە بواری کارجێڕی و بیرۆکەکە ژەری جەنابە بوو لە ڕی سۆشیال میدیاوە پەیوەندی و پێوەکردین خۆشحاڵم دەروون و دیاردا ئەگەر جۆرێک لە سەرکەوتنمانە بێ ئەوەیە کە لە ناو هەناوی ئێوە ئێمە بەردامە دروست دەکەین بەخێر بێ عزیەتی کێش زۆر سپاس دەکەم دکتۆرە هەتاو کەریم دکتۆرا لە بواری کۆمەڵناسی گەشتیاری جەنابیشە بەخێر بێ بۆ دووەم و سێم جارە بەشداری لە بەردامەکەمە و هەر گلەیشە لە کورسەکانمانەیە هیوادارم ئەو گلێ و بڕێتەوەم جارە بە زۆر خۆشحاڵیەوە سلیڤە جگەرخوێن بەر لەوەی تایتڵەکەت بناسێنم خۆشحاڵم کە نەوەیەکی جگەرخوێن لە بەرنمەکەی منا بەشدارە خۆشحاڵ بووم زۆر دڵنیان بینەرانیش خۆشحاڵە بێت کە دوای ئەوەندە ساڵنەوەیەکی جگەرخوێن لێرەیە بە هەڵبەتە ئێستا لە فەرمانگەی پەیوەندەکانی دەروی حکومەت هێرێم کارەکەی و پێشتریش جێگری بەرپرسی پرۆتۆکۆڵی حکومەت هێرێمی کوردستان بووی ئازێتە کێشا جەنابی شێ بەخێر. شیرین خان و هەروەها ببوورە میوانی چوارەمم لە ئەڵمانیاوە لەگەڵمانە کاک ڕزگار کونجرێنی خاوەنی کۆمپانیایەکە کە پێما بێ لایە لە کوردانی ئەوروپا جەنابی ناسم کە دابینکردنی تکت و هۆکارەکانی هاتوچوو کۆمپانیایەکی پچکۆلی لەو بوارا هەیە سوپاس دەکەم کاک ڕزگارجان کە وەختی خۆتە یا بە ئێمە و بۆ پرسیارێک بەشدارەبی لەگەڵما. شیرین خان بۆچی پێشنیاریم بەرنامەیە کرد؟ پێشەکی زۆر سپاسانەکەم کاک دەروون بۆ قوبوڵکردنی بیرۆکەکەم. ڕاستیەکەی هەڵقوڵانی ئەم بیرۆکەیە لە لای من لە زۆرکردنی سەفەرمەوە لە بینینی هەندێک دیاردەی دزێ و لە کووردا وای لێکردم کە ئەم بیرۆکێ عرضکەم و جەنابی شت لەم بەرنامەیە هەڵبەتە هەنێ مشکلە هەیە کێشە و گیر و گرفت هەیە کە پەیوەستە بە تاکی کوردەوە نەک بە حکومەتی هەرێمەوە هەڵبەتە ئێمە هەتا ئێستا هەموو گلەیەکانمان هەر لە حکومەتی هەرێم بووە حکومەتی هەرێم فلان نوقسانی هەیە فلان گیر و گرفتی چارەسەر نەکردووە ئەوەی نەکردووە بەڵام بالایەنەکەی کەشی ببینین هەنێک گیر و گرفتی شەیە پەیوەندی بە تاکی کوردەوەیە ئێمە ئەمڕۆ تیشکە خەینە سەر هەڵسوکەوتمان لە کاتی سەفەرکردنە واتە ئەتەکیەتی تاکی کورد
لە معاملەکردنی لەگەڵ وەسائلی هاتوچۆیە جا چ تەیارەیە چ قیتارە و چ تەکسیە چ پاسەیە هەر وەسیلەیەکە. باشە یەک قەوسی بچووکم بەرێ دکتۆرە هەتاو یەمە لای تۆ من هەر پێم خۆشە بە جگەر خوێن ناوە بێنم باشە هەتاو خان دکتۆرە یعنی ئێستا تایتڵەکەی تۆ دکتۆرە لە بواری کۆمەڵناسی گەشتیاریە ئێستا تۆ بە چاو ئەو پاسەی کە دابەزێت ئێستا سەرنشینی تیا دابەزێت و بەرەو فڕۆکە خاناڕۆن ئەتوانی کوردەکان و غێر کوردەکان جیاکەیتەوە بەڵێ بەچیە لە ڕفتاریان لە چۆنێتی مامەڵەکردنیان لە جلوبەرگیان لە شێوەیان لە قسەکردنیان بۆیە هەر لە تایتلی بەرنامەکەش تۆ کە دەڵێی ئەتەکێتی گەشتکردن یاخود سەفەرکردن ئەتەکێت خۆی چیە گەرمێنە و پێناسەیەکی بۆ بکەین واتە ڕفتارکردنێکی ڕێکوپێکە ڕێزگرتنی بەرامبەرە ڕێزگرتنی خوددا و ڕێزگرتنی کۆمەلگاکەتە لە هەمان کاتدا ئەڵێ ئەو ڕفتارەیە کە جێگای ڕەزامەندی کۆمەلگایە لە ڕووی کۆمەڵایەتیەوە واتە تۆ هەر لە پاسەکەەوە کە تاکێک دا ئەبەزێ کە دەوێت بەرەو ئەو دەرگایە بڕوە لە ڕفتارەکەیەوە تۆ ئەزانی ئەمە کەسێکە کە لە ڕووی ئەتەکێتەوە ئەتەکێتی لێ ئەزانێ یاخود لێ نازانێ چونکە ئەتەکێت پێیوەست نییە چۆن فێرە بین چۆن فێرە بین ینی باسی حکوومەتمان کرد من ئەو پەسارە ڕەنگە بە سلیڤاخان بڵێم ینی باسی حکوومەتمان کرد ڕەنگە ڕۆژانە نەک ڕۆژانە ئەگەر لە ساڵێکە مەسەڵەن فەرمانگەی ئاو هەیە کۆمەڵی پرۆمۆشن دروستەکە دەڵێ کاکە جان دەست بە ئاوە بگرن فەرمانگەی کارەبا بە هەمان شێوە فەرمانگەی گەشت و گوزار چوزانم وەزارەتی گەشت و گوزار ئەڵێ کاکە ژینگە پیزمەکە بەڵام هەتا ئێستا لەسەر ئەتەکێتی سەفەرکردن وەزارەتی گەشت و گوزار و ئەو سێکتەرانە یعنی چۆنەڵی شتێکیان پرۆمۆشنێکیان پێشکەشی خەڵک نەکردووە ڤیددیوەکیان پێشکەشی خەڵک نەکردووە کە بڵێ لە تایاراوا بکە لە پاساوا بکە لەوە بکە یعنی چۆن فێر بێ خەڵک ئاخر بۆیە وتم یعنی ڕێزگرتنی پێش بەر لە هەموو شتێک ڕێزگرتنی خوددا یعنی ئەبێت تاکەکان لە خۆیان و بڕۆن بچەن بە دوای ئەوە بگرێن بزانێ بەر لەوەی کە سەفەرەکە ئەبێ پلانی هەبێ بۆ گەشتکردنە وانە هەر کتاکی کە ئێمە بەڵام کتاکی ئێمە کە گەشتەکە بە شێوەیەکی حرەمەکی گەشتەکە هیچ پلانێکی نییە ئەزانی بەرەو شوێنێکارەوە بەڵام بۆچی ئەڕوە ئەو ژینگەی ئەو شوێنە ڕاستە ڕەنگە سەپۆرت بۆ قسەکەی جەنابە هەر سێر چێ بکات بۆ نمونە سەیرێکی ئەیفۆرێک بخوێنێتەوە لەسەرەوەی لە ناو تایارا چۆنچۆنی مامەڵاتی لە ناو قیتارا چۆنچۆنی مامەڵاتی کاک دەروون ئەڵێ گەشتکردن خۆی لە خۆی دە قوتابخانەیە یعنی لە هەکەم هەنگاو کە تۆ بڕیارە دەی گەشتەکەی کۆمەڵێک شت لێ فێرە بیتە ئەو کاتی کە دەگەڕیتەوە هەمان شوێنی خۆتە طبعاً ئەتەکێتیش پەیوەندی بەوە نییە بە دەوڵەمەندی بە فەقیری بەجل بە بوونی نوێترین مۆدیلی سیارە یاخود ئەم کابرا دەوڕەمەندە یاخود شادەیەکی بەرزیەیە ئەبینی کابرا زۆر دەوڵەمەندەوە ناتوانێت مامەڵە بکە پێم وایە ئەمە پێیوەستە بە خودی تاکەکان خۆیان ئەبێ بە دوای ئەوە بگەڕن وەکوتم ئەبێ پلانی هەبێ بۆ گەشتکردن کە تۆ پلانت هەبوو بۆ گەشتکردن واتە یەکەم هەنگاو لەکوێ دەست پێ ئەەکەی چۆن دەستی پێ ئەەکەی بەرەو شێوە ئەڕۆی دەستخۆش جگەر خوێن حکوومەت بەپێی زانیاری جەنابێت لە ئێستا و لە ڕابردووشە چ ئیشێکی کردووە درچی بەو شتە کردووە کە تاچی کورد بەشێکی ینی ناڵین هەمووی ئێمە بەگشتی قسە ناکەین بەڵامەوەی کە ئێمە بەردامەمان لەسەر کردووە تاچی کورد کە چوزانم ینی ڕێو شوێنێک بدۆزێتەوە بۆی کە کاتێک سواری فڕۆکە بین کاتێک سواری پاسە بین تۆ هاوڕێیەکی بیانیت لەگەڵایە هەندێک شتە بینی کە بەڕاستی تاریخە بیتەوە سەیرەکەی مەسەلەن حکوومەتیشی کردووە بابەتەکە زۆر گرنگە بەس ئەمە دوو تشتە جیاواز تێکەڵ یەکتر نەکەن ئەمە بەحسی پرۆتۆکۆل دەکەن پرۆتۆکۆلی کە فەرقە لە ئەتیکێت ئەتیکێت هەلسوکەوتی مرۆڤانەیە ڕۆژانەیە لە ماڵتی لە دەرەوەیتی دانوستاندن بەرامبەری هەر کەسێکی کووت و تێکەڵی چۆن گەل معمیل دەکەی چۆن گەل ئاخەوێ چۆن هەلسوکەوتتە چۆن بەدی لانگوێج ینی شێوازی جەستی تو چۆنە چۆن نانی دەخۆی ئەوە هەموو ئێتیکێتە دەکرێتن ینی کە ئێمە بەرەو سەفەرێک ئەڕۆین قسەکەمان ئەو شتانەیە کە جەنابەت ئەو دەبێژێ ئێتیکێتە چۆن چەقۆ دەخۆی چۆن جلوبەرگێتە چۆن هەر مناسبەکی چی جلوبەرگت لەبەر بێ مناسب بێ ئەو داوەتێک کە تو وەکو مرۆڤ تاکە مرۆڤێکی داوات دەکرێتن بە ئەو شێوازە چۆن ئەتیکێت گەل تو هەبیشن ئێمە تۆ بکەین ئێمە بۆم بەرنامەیە جەنابەت بکەین بە هێڵێک بۆی کە تۆ زانیاریمان بیتێ کە چۆنی مەسەلەن بۆ نمونێ ساگەر من گەشتێکمە بێ بەرە و وڵاتێکی تر چۆنی دەست پێ بکەم ینی
بەڕاستی مەسەلە ئەم هەرتا کە مرۆڤێکی هەندێک تشت گەرەکە لە ماڵەوە پەروەردە بکرێتین یعنی ئەکە تو لە ناو فرۆکەخانەی دەچێ سەفەرێکی بۆ وڵاتێکی دیکە فرۆکەخانە ملکی تۆ بتەنیانیە کو تو بکێفە خۆ حرەکەت بکێ بکێفە خۆ تەسەڕف بکێت چونکە تو لەگەڵ بە حەزاران خەڵکە دیکەش دێ سەفەرێکی بکە لە ناو فرۆکەیەکی ئەو کاتە شوێنەکەی محدودە یعنی شوێنەکە ئەگەر بزان بن کورسیەکانی ناو فرۆکە عادەتەن یا سێ یا دوو دنیان بەرفرەحترە حەسەب قیاسی فرۆکەیە چۆن دادنیشێ چۆن تعامل دکێت لەگەڵ ئەوەی تەنیشتت ینی جوانیە تو پێڵاوت لەبەرکەی دوای نیو ساعتە لەبەر ئەوەی کە فرۆکە چۆتە هەڵستا تۆ پێ خۆدانێ ئەوەی بەرامبەرت بۆنیان شکلی پێێتەوە ینی هەندە هەلسوکەوت هەیە یەکێکە لەو شتانی کە هەمیشە ئەو شتانە بۆ نمونە ینی جێگەی ئەوەی نییە تو ڕوونێ مانیکیر و پەدیکیر بکێت و تەنیشتت خەک دانیشتی نانێک دخیان کتێبێک دەخینە ینی هەندە شت هەنە بێژێنی ئەتیکێت ینی ئەوەش لە پەروەردە تێتەکردن هەلسوکەوتی ڕۆژانایە چۆن ئەز ئینسانێکی ڕێکوپێک بم لە گەشتێکی کۆدەچم کەسی دیکەش لەگەل منە یعنی من بتەنیانیم کو لێرە حەز بێ ئەوە ماڵی منە بکێفێ خۆم بە حرکات و حرکت بکە كيف خۆپاڵکەوم ئەو شتانە ینی قیەم و شتێک بەپی شارەزایی و تەجروبەی جەنابەت لە دەرەوەی کوردستانیش چ شتێک ینی ئەم هەڵسوکەوتەی ئێمە با تۆزێک وێنەکە گەورەترکەین ینی ئەم هەڵسوکەوتەی ئێمە لە ناو فڕۆکەیەکە بۆ نمونە لە ناو پاسێکە ینی کە دەرکەوت من کەسێکی کوردم مامەڵەیەکی خراپەکەم چوزانم نینۆکەکەم لە تەنیش کەسێکەوە کە نانەخوا ئیمەیجەکەی لەسەر یعنی وێنەکەی لەسەر کۆمەڵگەکە و لەسەر وڵاتەکە چۆن نەکەوێتەوە ئەو کەلتور لە کەلتور دێتەوە ینی پێویستە لێرە ئێمە هەوڵ بدن کە تو گەشتێک دکێتن کە یەکەم شت ئەوەیە و توزانانی بە بەر چی دەچێت چ شێوازە دەچێت چ ئسلوبێکی تعامل دکێت ئەمە کوردی خۆمان مەسەلان ئەم نابێژین ئەمە احتیمال المێژ نییە ئەمە بوونە خوددانی فرۆکەخانەیەکی و دەوڵەتی ئەو شێوازە پرۆفشنال احتیمال ئەمە پێویستی هەندێک کەلتور پێش بخینە ڕێکەی مەسەلان وەرکشۆپ سەمینار ئەو شتانە کە چۆن کەسێکی گەشتیار بێ چۆن تعامل بکە ئێمە یەکەم شت ئەم نەشێن التیزام بەسرە بکەن ئەوە یەک قەوسمبەرێ ئێستا هەر حالیەن و برادران پیانوتم ینی کۆمەڵی گەشتیار ێسا لێرە لە فڕۆکەخانی هەولێر هاتوونەتە دەرەوە بەشێکی زۆری گەشتیارەکان لەسەر جادەقیرەکەن لە شوێنی پاسەکە وەستاون ینی ئێستا ئەو شۆفێری پاسا ئەگەر شۆفێرێکی ئەڵمان بێ مافیەوەی هێلیان بات ینی چکە ئەوان هاتوونەتە سنووری ئەوە ینی ڕەنگە بەشێک لەم هاوڵاتیە بەڕێزانش هەڵگری کللتورێکی تر بن لە شوێنێکی ترەوە هات بێتن ینی پێویستە کات بۆ نمونە لەم فڕۆکەخانەیە ینی بۆی کە خاڵەکە دیاریکەین ئەمە پەیوەندی بۆ خەڵکانەوە هەیە پەیوەندی بۆ هەیە باید لەم فڕۆکەخانەیە کەسێ هاتە دەرەوە وەرەقەیەکی بێتێ بڵێ کاکە لەسەر جادەی قیرەکە مەوەستە وامەکە شتی وا هەیە لی شوێنێکی دنیا نییە نییە کە کەسێکی وەکی درێنمایی پێشوەخت بدێ بە کەسە گەشتیار ئەو شتانە بکە کە لە دەرچی لە مەتارەکە ئەو شتانە نییە ئەو خۆ هەلسکەوتی شخصیە دەستخۆشەوە ئەو پاسەکە هات خۆشبەختانە شۆفێرەکە تۆزێ ئەم لایگرن بۆی کە ئەوە ڕوونایەت کە ئێمە لێ ترسای بارحاڵ شیرین خان چ شتێک ڕوویاوە لە فڕۆکە تۆ زۆر دەردەدڵی و زۆر نمونی زیینوشێ بێت چ شتێک ڕوویاوە لە فڕۆکە کۆک و کوردێک بێتاقەتی کردو یا نەک فڕۆکە با بڵین لە پاسێکی شایە لە تاکسیەکە من بە حکمی ئەوەی کە زیاتر سەفەری دەرەوەی وڵاتەکەم یعنی ئاشناییم لەگەڵ سواربوونی فڕۆکە زیاترە تا تەکسی چونکە یعنی بەڕاستی سیاری خۆم هەیە من ئەوە نە سواری تەکسی نابم بەڵام لێرە و لەوێ هەنێشتە بیستم باش دەربارەی تەکسیش ئەوی شت بۆ باز دەکەم دەربارەی پاس و دەربارەی قیتار لە دەرەوەی وڵات هەڵبەتە ئێمە بەداخەوە قیتارمان نییە لێرە شەمە نەفەر بەڵام ئەوەی کە لە تایارە من بەدیەکەم بۆ ئەوەی کەشتەکان تێکەڵ نەبێ هەنێ دیاردە هەیە کە بە مستەمڕی ئەیبینم بەردەوام من ئەو دیاردانە دووبارە ئەبنەوە سێبارە ئەبنەوە یعنی لە ساڵی نەوەتەکانەوە من سەفەری دەرەوەی وڵاتەکەم دیاردەکانم پێ بڵێ بۆی کە 2009 هیچ گۆڕانکاریە نبینم لە عەقڵی تاکی کووردە بەداخۆ وەکوتی و قسەکەی جگەر خوێن بەڵێ ئەڵێ لە ساڵی ینی ساڵی چەند دوت لە نەوەتەکانەوە سەفەرەکەمە تا 2009 ئێستا ئەو گۆڕانکاریەکی ئەو تۆم نەبینیەوە لە مامەڵەی تاکی کووردا لە گەشتکردنە سەپۆرتیەکەی سپۆرت دەکەم هەتاوخان من لە بەرەوەی کۆمەڵاسم شتەکان نسبین یعنی ناتوانین بڵێن لە 100% گۆڕانکاری نەکراوە بێگومان
ئێمەش لە خۆمانەوە فێر باشە نەبووین. بەشێکی دکتۆرە من ئەمێ کۆمەڵناسیان لەگەڵ تو بەڵێ. بەشێکی پەیوەندی بۆ نییە تاچی کورد حەزی لە سەرکێشی و حەز ناکا بچێتە قاڵبی سیستمەوە مەسەرەن بۆ نمونە لە تارەکە پێی ئەوترێ ئەلەویا دانیشە بەڵێ یعنی تر هەستەکە ئیسیفزازە بێگەل لە یادانیشەی لا بێتە کورسەکەی تەنیشتی. من پێم وایە ئەوە بە کەسەکانە گۆڕێ یعنی لە کۆمەڵگاکانی تریشە هەمان کەسایەتیمان هەن بەردەوام بە منە میشە لە بەرنامەکانمان شانسم لە دوو شتا هەیە ئەگەر لە دەرەوەی ستۆدیۆش بیکەینی ئەوە برادرانە میشە باسیەکەن یان تارە بە ئاسمانەوەیان مەلا بانگات کە بە هەردووکی من خۆشحاڵم چکە مەلا هەمیشە دوور لە سروتە دینەکەش هەمیشە ئاوەدانیە بانگان ئەو تارەش هەمیشە پیشاندانی حەزارەت و ئەوەیە ڕەنگە بۆ هەمومان دڵخۆشیەکە ئێستا لە بەردەمی فڕۆکەخانەیەکی گەورە لە کوردستانە بەرنامەکەین بەڵام ئەمانەیە ئەوەی کە هەیە باشتریکەین ئەمانەیە ئەم فڕۆکەخانەیە بە ناوڕۆکێکی قایمترەوە فڕۆکەخانە بێ نەکرد لە چوارچەوەی بینایەکا بێ. کاک دەرۆن ئەمن وەکوتم پێیوەستە بە خودی تاکەکان یعنی کە تۆ بڕیارە دەی گەشتەکەی یعنی ئێستا گەر سەیری ئەجنەبیە بکەیت یان بیانێک بکەیت کاتێک کە گەشتەکە ئەبێنێ بەر لە هەموو شتێکە هاتوتە ئەو وڵاتە خەریتێکی پێەیە یعنی ئەتۆ کاتێک گەشتەکەی پلانت چییە بۆ گەشتەکە هەنگاوەکانت چییە بەرەو چێوە ئەڕۆی ئامانجت چییە چکە مردنی یەک ئامانج دەبێت لەوانەیە کۆمەڵی ئامانج بێکی اینجا پێویستە تۆ لە جوگرافی ئەو وڵاتە بزانی لە کولتوری ئەو وڵاتە بزانی جا لە چی لە بواری جلوبەرگەوە خواردنەوە تاوەکو لە بواری ڕفتارەوە بۆ نمونە تۆ ئەگەر بڕۆیتە وڵاتێکی وەکو مالیزیا یاخود سنگافورە کاتێک کە تۆ شتێک یاخود تیکێتێک ئەدەیتە بەرامبەرەکەت بە یەک دەستا نادەی ئەبێ بە هەردوو دەستەوە بدەیت چونکە پێی وایە ئەمە ناڕێزیە بەرامبەرەکەی یا تۆ پێ ئەەکەی تۆ ئەبێ کاتێک گەشتەکەی یا بەرەو هەر وڵاتێکە کرێ بۆ بەرچاوڕوونی زیاتر ینی هۆشیارکردنەوە کاک دەرون هۆشیارکردنەوە جا هۆشیارکردنەوە لە قوتابخانەوە دەست پێ ئەکا خۆی من ئەڵێم لە خێزانەوە یعنی ڕفتاری چاک لە خێزانەوە سەرەتا دواتر لە قوتابخانەوە دواتر زانکۆ و پەیمانگاکانیشاکەین ئێستا من بووم بەسی ئەوە ساڵ و فرێ ئەو شتە نەکەوتم ینی چۆن چۆنی خۆم بڵێ تۆ فریەوە نەکەوتوی لە قوتابخانە فریەوە نەکەوتوی لە زانکۆیە کەواتە ئێستا تۆ ئەلکترۆنێتت لە بەردەست سوۆسیال میدیات لە بەردەستایە باشە تۆ ئەبێ وەزارەت حکوومەت هەموو جیهەکانی ئەعلام بۆ دوورە ڕوین ئێستا کوردستان بشوار ئەم بەرنامەی ئامادە کردو ئەمە یەکێکە لەو هۆکارانی هۆشارکردنەوەی تاکەن ئێزانوانێ لە سەدا بڵین 56 دانیشتانی هەورێت ئەم بەرنامە ببینێ ئۆتۆماتیکیان هۆشیارە بێتەوە ئەزانێ لە مۆ کاتێک گەشتەکە ئەبێ پلانی هەبێ دەست خۆش جگەر خوێن مەسەلەن ئاساییەوە پێڵە چەسپانم با جاروبار نایی خۆشە بڵێم سلیڤاخان حاجیەک ئەچێ بۆ حەج ینی تەمەنێکی سەروی هەیە چوزانم یان ڕەنگە فریای ئەو دنیا ئەلکترۆنی و نەتوانێت گوگڵێک بکات نەتوانێت سەرچە بکات ئەرچی چەیە کە تۆزێک ینی ڕۆشنبیری کات بۆی کە چۆن چۆنی مامەڵە لەگەڵ گەشتەکە ئەو کەسێک و ڕەحلەکەی حاجیەکانی ینی ئامادە دەکێتن و پێشواز کۆمپانیەکانی کە ئەوانە هەڵدەستن بە ئەو کەسێن بتەمەن و سەفەری حەج دەکەن و وەکی بەشیاریان نییە زانیاریان نییە لەسەر چۆن ینی مەلمەلە بکەن و چۆن دانوستاند بکە کە گەشت دەکەن بۆ حەج ئەوانە دەبێتە سەر ئەکی ئەو کۆمپانیانە کەوانە ئۆرگەنایز دەکەن یعنی ئامادە دەکێتن بۆ گەشتکە یادێکەش ئەمە تەنێ بەسەر مەسەلەی ئەتیکێت و پرۆتۆکۆلی گەشتیاری لەسەر ئاستی تاکە مرۆڤ نەکەن یعنی ئەمە ڕاستە فرۆکخانەیەکی گەورە زۆر ڕێک و پێک پرۆفشنەل زۆر جوان لە ئاری بنیاسازی دروست بووە بەڵام ئەرکێ دووەم لەسەر ئەو کەسین کە سەرویس دەدەن لە ژووری فرۆکخانە یعنی ئەو کەسی کارمەندن لە فرۆکخانە کە دەست پێ بکێ کە شفێری باسەکە دێتن چۆن تعامل بکێتن چونکە فۆکس یانژی بێژنە کەسی ئەساسی لە گەشتەکەی مسافە گەشتیارە ئەوە زۆر گرنگ ئەمە وەکو نقطەکی ئەساسی دانێسەر کە سەفەر دەکاتن کە دەرباس دەبێت چێک کۆنترۆل پۆلیس کۆنترۆلە سیکیوریتیە ئەوەی کوچانتە هەلدگری ئەوانە هەموو خزمەت گوزاریەکی باش بۆ گەشتیار هەبیتن پێ دوایە بۆ نمونێ سایمە باسی حاجەکانمان کرد پێ دوایە ئەمە ئاکرێ بۆ حاجەکان یار کۆمپانیاکە تکتەکان بۆ بڕێ و ئەس باوەڕ مقەسرن کۆمپانیەکان زۆر مقەسرن بەرامبەری ئەو حەجاجەکان و سەفەر دەکەن چونکە ئەوانە شارەزان نییە زۆر لە بواری گەشتیاری کاگرزگار لە دەرەوەی کوردستانە پیاوێکی ناسراوە بە نسبەت کوردەکانی دەرەوەی کوردستان چونکە زۆربەی کاری تکتەکانم بەڕێزە بۆیانەکات
منەمێ لە جەنابە بپرسم گرفتی تۆ چیە لەگەڵ ئەو بەڕێزانە یا قسەی تۆ چیە لەسەر ئەو دیاردەی کە ئێمە دیاریمان کردووە بۆ ئەم تەوەرەی دەروون و دیاردە فەرموو. ئێوارە باش کاک دەروون زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ وەڵامدانی پرسیارەکەت من ئەتوانم بە سێ هۆکار وەڵامی پرسیارەکان بدەمەوە. ڕێز و حورمەتم بۆ هەموو گەشتیاران کە سەفەرەکەن بۆ کوردستان بەڵێ هۆکار هەیە و وینەتە سەرنج لە فڕۆکەخانەکان سەرنجی گەشتیارە بیانەکان سەرنجی پۆلیسەکان کە لە فڕۆکەخانەکان هەن هۆکاری ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتێک گەشتیاریەت جانتای شەحنەکات کە پێی وتراوە 25 کیلۆ شەحنەکەیت 7 کیلۆ ژەبێتە ناو تیارەکەەوە کاتێکێت جانتاکەی شەحنەکات کیلۆی زۆری پێەیە دەبێتە مناقەشەیەک لە بینی گەشتیار و ئەو مۆزەفانی کە جانتاکان شەحنەکەن ئەمە هۆکارێکی ڕئیسیە هۆکارێکی گرنگە کە کێشە زۆر دروستەکە بۆ ئێمە هۆکاری دووەمیان کە کاتێک کە ئەمە نابێتە هۆی دواکەوتنی گەشتەکان بە تایبەتی گەشتەکان زۆر دوا ئەکەون هۆکاری دووەمیان ئەوەیە کە ئەو گەشتیارە جانتای زیای پێەیە ئەچێت جانتاکە لە پەنایەکە دائەنێت کام جانتای لە پەنایەکە دائەنێت دوای بیری ئەچێت بیبا لەگە خۆیە پۆلیسیەت کۆنتترۆڵی ئەو شوێنە ئەکات ئەو شوێنەدا ئەخات بە سەعات بە 2 ساعت ئەو شوێنەدا ئاخرێت لە ئاخرا سێر ئەەکەن شێت چ شەریکەیەکە سەفەری کردووە چ فڕۆکەیەکە گەشتی کردووە سێرەکەن فڕۆکەیە گەشتەکە بۆ کوردستان بۆ هەولێر یا بە سلێمانی ئەمە گرفتێکی گەورەیە بووینەتە سەرنجی گەشتیارە بیانەکان سەرنجی پۆلیسی فڕۆکەخانەکان هۆکاری سێم کاتێک کە گەشتیار بچێتە ناو گەیتەوە کە بچێتە بۆ ناو تیارەکە پێی وتراوە 45 دقە پێش ئەوە تو ئەبێ لە ژوورۆبی لە گەیت بیت ئەم گەشتیارانە باوەڕکەن خۆیان تەئەخیرەکەن لە بازارە سربەستەکە کە پێڵەن دوتی فری یا سوق الحڕە زۆر لەوێ خۆیان تەئەخیر ئەکەن بە میکرۆفۆن بانیان ئەەکەین ئەمەش گرفتێکی گەورەیە بۆ فڕۆکەخانەکان بۆ گەشتەکان کە ئەبێتە هۆی دواکەوتنی گەشتەکان کە ئەمەش ئەبێتە زەرێکی زۆر بۆ ئەو شەریکاتانە بۆ ئەو فڕۆکەخانەیە یا بۆ ئەو کۆمپانیایی کە گەشتەکان ئەەکەن کە بە پارە ئەو کاتا بێ پارێکی چاک بدەن یا پارێکی زۆر غەرامێکی چاکەکەن لەسەر دەستخۆش زۆر سپاس ئەوە تا لە دەریشەوە ینی ئێمە بۆیە ئەمە وێنەکە گەورە بکەین ینی ئەو تاڵێ لەگەڵ چێگەکریتر ئەو فڕۆکەیە دواکەوێت کە سەرنشینەکانی کووردە نمونەی زیینوم پێ بڵێ شیلان باشە کاک دەروون چەند کردومە بە سێ مەرحەلەوە هەڵبەتە کێشەکانی ئەو دیاردانی کە بۆم بڵێ بۆی کە فریا بکەیت پێشەوەی سەرکەونە فڕۆکەکەواتە داخلبوون بۆ ناو مەتار ئەبینی ئەو شوێنی چێکی نەکەن یعنی جانتاکانیان تەسلیمەکەن سیرەکەی بە شێوەیەکی ئەوەنە ناشرین و پابەن نابن بە ڕیزبوونەوە بە تۆپەڵ وەستن جاری وایە دووسێ عیلەیە گەناسێ کۆی عیلەکان بەیەکەوە بێتە 12 کەس هەمویان پێکەوە چنە بەردەمی ئەوەکە ئەوجە کێشی زیادیان پێ مناقەشاکەن باوەڕکە لەسەر کیلۆیەک باشە کێشی زیادیان پێەیە ئەبێ حسابی ئەو بکە کە تۆ لە مەتار کیلۆی 10 ئۆیرۆت لێ ئێستەندرێ لە ئەوروپا کە ئەمە ئەزانی سووری ژەیزانن بۆچی پابەن نابی بەوەی کە بەقەدەر ئەوەی کە پابەندی پێوەی لە بەردەمی کۆنتترۆلەکە جانتاڵیراوە جانتا شتەکان دەرێنن باوەڕەکەی شارنەوە لە پەناو پاسێرە خاستن ئەو جانتایی کە ئەی بنە ناو تایارەکە لەگەڵ خۆیان لە 8 کیلۆ جاری وای 6 جاری وای 7 جاری وای 8 تەمەشاکی شتەکانی دەرێنن لە بلاولۆلا لە پەناو پاسێر ئەی شارنەوە دوایی خنەوە ناو جانتاکە زاهیرێکی زۆر ناشرینە هەتا یعنی جاری وای خەڵکەکە کە بەیە تێپەڕی پێیان پێکەنێ ئەمە زاهیرەیەک یاخود فێڵکردن یعنی سەیرەکەی وەکوتم شتەکان لە پەناو پاسێرە شارنەوە دوایە چنەوە سەر ئەوە وەستانی بە تۆپەڵ اینجا کاتنە ناو تایارەکەەوە یەکەم زاهیرە کە زۆر ناشرینە کە پابەنین پێوەی تەلەفۆن نەکوژانەوەیە لەو کاتێک کە تایارەکە حرەکە دەکات پێ دەڵێ هاوارە کاڵێ مۆبایلەکان تا بکوژێنەوە من ئاخر سەفەرم لە کوڕێک ڕەنگەیستە گوێی لێم بێ بزانێت کە من ڕاستەکەم بە حەواوە بووین قسەی لەگەڵ پوریە کرد باشە کە لە ڕووی ئیلمیەوە زۆر مەترسیدارێتەڵێ هەتا ئاوڕمایە وتمە گەرجانی خۆتە هیچ مەبەستم نییە کەویتە خوارەوە چیت لێ یا چیت لێ نایە بەڵام تەمەشاکە چەند سەرنشین لە ناو تایارەکەیە تۆ لەبەرەوەی کە بێتاقەتی تویان تەلەفۆنێکی زەروریت هەیە ئەتوانی 10 دقە لەمەوە پێش بیکەی پێشەوەی تایارەکە بفڕێت ئێستا کە تایارە بە حەواوەیە عنی چی تۆ بیرەکەوتە تۆ هەواڵی پورت دەپرسی تەلەفۆن ناکوژێنەوە ڤایبەرەکان لە ئاسمان لێدا ئەمە شتێکی زۆر ناشرینە
مەترسیداریشانی خۆ کە قەدەغە ئەکرێ لە ڕووی علمیەوە ئەو تەڕەدودی شەبەکە و شتەی ئەنی نامێ باسیکەم لە بڕی شارەزاییم نییە بەڵام زۆر مەترسیدارە لەسەر سوتەمەنی تارەکە. نقطەیەکی تر کە مەسەلەن پێ دەڵێ لەو کاتی ئەچیتە ناو تارەکاڵێ پشتێنەی سەلامەتی ببەستە. ئەم پشتێنەی سەلامەتیە بە سوعبەت دروست نەکراوە بۆ گاڵتەوگەب دروست نەکراوە تەمەشاکەی هەیە هەر باوڕێی فشەی پێدێ هەر مێژ میوانی نییە پشتێنەکە نابەستێ بە مزیفەکە وەکو مناڵ یەک بێ بڵە پشتێنەکەت نەبەستووە. ئەمە کە ظاهیرەیە کە زۆر ناحەزاریە یعنی تکاکەم با ئێمەش وەکو کورد فێری سەفەرکردن ببین من کە سواری تارێگە بم بچم بۆ دەوڵەتێکی ئەوروپیا ئەمریکا زۆر جیاواز لە ناو تارەکە لەوەی کە دێمەوە بۆ کوردستان. ئەو ظاهیرانە لە بەس لە تاری کوردستان نبینی لە تارێکە کە سەرنشینەکانی ئەوروپین یا ئەمریکین یا هەر وڵاتێکی ترن بڕواب کامانی تیانە کاک دەرون زۆر بە خۆشحاڵیەوە سەفەرەکەی خاڵێکی تر هەیە دانیشتن لە شوێنی خەڵکی من مەسەلەن بۆم دیاری کراوە ئەڵێ شەشی ئەی ئەچم سیرەکەم زەلامێک ئافرەتیە هەر کەسێکە دانیشتووە ئەڵێم بێ زەحمەت لەسەر بردین کاتەکەم ئەوە کەم پێ ئەڵێم ئەوە جێگەی منە کە چڵە جا فەرقی چێ شوێن هەر شوێنە بۆ ناچی لەولا دانیشی آخر کەم نیژە چم لەولا دانیشتم ئەوێ شوێنی یەکێکی ترە ڕاست هەموو سیستەمەکە تێک سیستەمەکە هەمووی تێکەچێت کە من لە شوێنی ئەو لە شوێنی ئەو باشە بۆ پابند نابی یعنی فەرقی ئەم کورسی و ئەو هەمومان پێکەوە نافڕین هەمومان پێکەوە ناگەینە ئەو شوێنە یعنی زۆر سەیرە یعنی تۆگەر کورسی شەشبی کورسی چلبی هەمومان پێکەوە گەین بالئەخیر یعنی بۆ پابند نابی دوای هی وا هەیە پارە ئەدا تۆ توانی لە مەتارەکان ئێستا بڕێک پارەی زیاد دەدەی بۆی کورسێکی پێشترت دەستکەوێ یان لای پەنجەرەت دەستکەوێ من پارەم داوە حەقی خۆمەکە ئەو لەو شوێنەی خۆم دانیشتم ئەوە خاڵێکی تر چوونە توالێتی زۆر کاک دەرونی ینی هەموو ئینسانێ مافی خۆیەتی بچێتە توالێت من ئەوەم نییە لەسەر ئەوە بەڵام باوەڕەکە یعنی لە ڕاڕەوی ناو تارەکە بە شێوەیەک ڕیزە بن کە ئەسڵەن ئەڵەی مزگەوتی بن تەبەقە بیزەبت یعنی زەلام بەشێک بن ئێمە بۆیم قسە ناکەین بەڕاستی بۆی کە خۆمان دەستکاری برینەکانی خۆمان بکەین من بۆ خۆم لە ناو فڕۆکا بووم ئەو زاهیرێن بینیەوە کە جەنابە باسێکی گە هەندێک لە پیاوان بۆ ئیستیقلالیەکەن بۆ کێشانی جگەرە بەڕاستی جۆم لێ بووە مزیفەکان و ئەو کەسانی کە خزمەتگوزارن لە ناو فڕۆکەکە ئەوەندە بە ناشرینی باسی وڵاتەکە و باسی زمانیان کردوین کە کۆڵێک تاریخ بوومەتەوە ینی نەک تاریخ بوومەتەوە لەوەی کوردم تاریخ بوومەتەوە لەوەی کە هاوزمانێکم ئەوە مامەڵاکات و وێنەیەک پیشانی کەسێکی دەراوایەت کە بۆ هەمومانە بێتە جێ شەرم بۆیە ئەم قساناکەین یعنی مستەڵەحەم بەکارێنا فعلا هەندێک ینی خۆ لە ناو فڕۆکە دوو تاوالێت ینی تاوالێتێکیان لە پێشوێت تاوالێتێکیان لە دواوە ینی تۆ توانێت بە سیرکردنی بزانی کە کامیان بەکارێنی تو کامیان یعنی من تێناگەم کاک دەرون یعنی نەفەر هەیە زیاد لە 10 جارە چێتە تاوالێت ئاخر ئەگەر نەخۆشیت یعنی مەفروزە پێش ئەوە حسابی خۆت بکەیت عیلاج وەرگریت سواری فڕۆکە نەبی بەڵام زاهیرێکی تر باسی سیاسەتکردن و تۆپەڵبوونی پیاوان هەڵەستن بڕواب کە ڕێگەڵی لەسەر جادە تۆپەڵبوون هەڵەستن کۆمەڵە بن لە ناوە ڕاستەکە کە ڕێگرن لە هاتوچۆی مزیفەکان باشە لە ڕووی پرۆتۆکۆلیەوە هینە ینی ناکرێت کە تارەکە ئیستیقراری کردیانی لە ڕووی ئەتەکێتەوە ناکرێت کە تارەکە ئیستیقراری کرد وەستا با بڵێنی تر چۆر شوێنی خۆی لە ئاسمان هەستان ئەبە و تۆپەڵێچکۆ زۆر هەیە يعني آساية آساينية ممكن عندك حالات بس نكو زود ريش خايم مثلا وكو شيرين خان بحثي كرد مثلا وظيفة كان كخريك تيشلينان أو عربي البيشيانة دبيني أو كسانة كومبونا توبونا قصية عندك الململ عندك دبيني ريجيا بو أو وظيفانا كإيش خايم بريكو بيكي جي بكريتن زوجة ما دبينن أو حالات وكو شيرين جي بابي إشارة بيدا كبراسي أو شتانا بس لسفري كتيتا كردستان خلكي كرد مثلا السويد بالألمانيا بيجيتا كندا أو هلسو كوتناكي بو إيما رين ماي همان كس إيما رين ماي وياساي جشتياري بو كما هي الكردستان وقت بيجن ياسا وقانون النسرايا أو ديرك أو هلسو كوتا بيتكن بو التزامنا كي كالولاطي خوت أو نمونة شهرستانية كوت الكندا دكيتن كجشتي كي بو كندا يا بو ألمانيا يا بو أمريكا كو التزام بأوهم قانون النوفرو كذا كبوبو هريم كردستان تو التزامناكي أما الويرين جارو بار من لاي درونية ولا لاي عقليته ولا لاي كلتور وعرف وعاداته أما ليرك يشيك منظور هي براسي كقدرون يعني التزامي السرا ورقرتن لتركيا 2 ساعات ليرة دورة
لێرە ئامادەنیە لەسەر سەرڕا بگرێتون دێت مشکلە دروستکێتون و ئەگە من مناڵم هەیە و من کێشەم هەیە و پێویستە ئەس بچمە پێش بەڵام کە دەگرێتە تورکیا لێرە التیزام دەکێت خەتی زەرد لێرەیە مترێک لە پشت خەتی زەردەکە ڕاوەستێ حتا بکێتە شوێنی پاسپۆرت پێشکەنی پاسپۆرتەکان ئەمە لێرە دوێژم ئایا مشکلەی چییە لە خۆمان پرسیاری ئەو شتانە بکەین ئایا چ پێ لە کوردستان بکرێت باشە و ئەو دیاردەنە بەردەوام نەبێت لەگەلی کوردستان ئێمەش وەکو حەزارەتێکی جوان ئەو فڕۆکەخانە کە هەولێرە هەیە باوەڕ ناکەم لەگەلە وڵاتی ڕۆژهەڵاتیراوە ڕاست هەبیتن بۆ ئەم نەشین هەلسوکەوتێکی زۆر باشن بۆ من بۆ ڕوژان دکتۆرە پێشکەوتو نیشانی بە خەڵکی دەرەوەنەکان شتێکی زۆر جوانی و ڕوژان ڕاستەکات ینی ئێستا ئێمە بەشێک لەم گەشتیارانی کە ئێستا ئاڕۆن لە فڕۆکەخانەی با بڵێن هەولێر و سلەیمانی وتر فڕۆکەخانە کوردەکانی خۆمان یعنی بە جۆرێک مامەڵاکەن یعنی چۆنەڵیتر ماڵی خۆمان نەفشەیە تێگەی بەڵام لەگەڵ داخلی وڵاتێکی ترە بن سەرباری ئەوەی لێرەش یەک دنیا قسە و تێبینیان هەیە لەسەر ئەو وڵاتەوەمانە کەچی لێ بن بە ماستیمەوی ئەمە چییە؟ هۆکارەکەی کاک دەروون دەگەڕێتەوە بۆ یاسا یعنی جا یاسا نووسراوەکان بێ یاخود نەنووسراوەکان بێ ئەمە لەلایەکی ترەوە بۆ نمونە جارێکی تر نمونەیەکی تر هێنمەوە لە وڵاتێکی وەکو سنگاپورە باشە بنیشت خواردن جوان ئۆکێ ئەوە بە یاسا چارەسەر کراوە چۆ هەر کاتێک بنیشت دوی بە غەڕامە ئەکرێ لە بەرەوی بێتەوە هۆی پیسبوونی ژینگەکەی باشە منێک گەشتیارم بەر لەوەی بچمە ئەو وڵاتە خوێندومەتەوە کە نەبێ ئەم ڕفتارە ئەنجام دەم چووکە غەڕامە دەکرێم بۆی غەڕامە نەکرێم هەستا ئەم ڕفتارەکەی خۆم کۆنتترۆل کردووە کەواتە لێرە یاسا کۆنتترۆلی ڕفتارەکانی تاکەکە وەکو لە سەرەتای بەرنامەکەش هاوتم ئەمە ڕفتارە تاکەکان دێکە جا چ ڕفتارێکی زارێکی بێ یاخود جستەیی بێ یاخود جلوبەرێک بێ ئەمە بۆ بدورە ڕۆین تۆ دەچیتە وڵاتێکی تر ئەبێ بەرلەوەی بڕۆیت بیخوێنی تۆ بزانە ئایا دابوونەریتی ئەو وڵاتە ڕێگەت پێ ئەدەت و ئەو جلوبەرگە لەبەر بکەیت باشە جا ئەوەک هەیە ئادابی ئەخلاقی سیاحە هەیە دەبێت ئەوە پەیڕەوە بکەین چونکە ئێمە تاکوی ئێستا لە هەرێمی کوردستانە یاسایەکمان نییە تا ئێستا ڕۆژنووسێکی یاسای گەشتیاری هەیە لە پەرلەمانە بە پێی زانیاری من تاکوی ئێستا نەهاتوتە بواری جێبەجێکردنشەوە هەر بخوێنەوەی بۆ دەستخۆش من ئیتر ئەمێ تۆزێک باسی پاسیش پێ چکە زیاتر خەڵک بەر پاسەکەوێت ینی نەک پاسە ئەو پاسانی کە لە ناو فڕۆکەخانە پاسە گشتەکان بە کورتی ینی زۆر بەڕێزبووی نووسیوم یعنی هەتا ئێستاش ڕەنگە جەنابەت ئۆتۆمبیلی خۆت پێ بێ زۆر بەر پاس و تاکسی نەکەویت بەڕاستی بەڵام تا ئێستاش بەسەلەن ئەم کلتورە هەرماوە لە ناو پاسە قاچکردنەوەی بەش ببوورە ئەماڵم یعنی ئەمانەی باسی برینەکان بکەین بۆی کە ئیتر چارەسەر بێ و پیاوەی کە قاچەکاتەوە ینی مەترێ قاچێکاتەوە بۆی کە ڕانی بەڕانی کچەکەی تەنیشتی بکەوێت تۆزێ شعور بکات ئەمە ئەتەکێتێکی جوان نییە بەڕاستی و کچەی کە لە تەنیشتەوەیە چوزانم خوشکی کەسێکی ترە هەروەکو تۆ بەڕاستی ینی کەی شوێنی ئەوەیە چی بەو خەڵکاناڵی کە بە کورتی پێم بڵێ ینی کە ئەم سنوورانە ئەبەزێنن کە هیچ شەرمەیانی یعنی لە چەند ساڵی ڕابردووە بەڕاستی لە هەندێک لە وڵاتەکانی دەرەوە بلایەزا لە تایەک 2 ساڵیش ڕسمی وێنەی هەندێک خەڵک مایەوە کە بەداخەوە کورد بوون لەسەر ئەو جۆرە مامەڵانە لە ناو قیتار و لە ناو چوزانم لە ناو چی و چیاکە تەحەڕوشیان بە ئافرەت کرده بوو لە دەرەوەی کوردستانی چی ئەڵیت؟ کاک دەروون هەر بڵێ نەخۆش بنەمانە هەر تاکێک سەفیری وڵاتەکەی خۆیتی لە دەرەوە ینی من چی مامەڵەیەک بکەم لە دەرەوە ئەوە ڕنگدانەوەی وڵاتەکەی منە لە دەرەوە جوانە خەڵکەکە ڕەسەن بیر لەوە کاتۆ ئەڵێ ئەمانە ئەم وڵاتە بەم شێوازت مامەڵە دەکات جە بۆیە زۆر گرنگە تاک ڕێزی خۆی بگرێ اینجا ڕێزی بەرامبەر بگرێ من ئەوە بۆ تاکانە ئەڵێم یعنی گەر تۆ ڕێزی خۆت نەگر چۆن ڕێزی بەرامبەرەگیری دەستخۆش جوانە وت ینی هەر تاچێکمان کاچینە دەرەوە سەرباری هەر تێبینیەک لەسەر دۆخی سیاسی وڵاتەکەمان بێ لەسەر حیزبێکی دیاریکراو لە وڵاتامان بێ بەڵام لە دەرەوەی کوردستان لە تورکیا لە ئێران لە سووریا لە ئەڵمانیا ئەڵێنەوە کووردە ینی تۆ سەفیری وڵاتەکەی خۆتی تر چۆنی وڵاتەکەی خۆت لەوێ نمایشەکەی خۆت وەچیل بە کۆمەڵێک لێدوانمان وەرگرتووە هینی شۆفێری پاس و تەکسی ویستمان شۆفێری فڕۆکەش وەرگین بەڵام شۆفێری فڕۆکە ئاگەی لە سەرنشینەکان نییە چی ڕۆیات بینەر بن بابزانین ئازاریوان چی کلیکسی بۆندارم دانای بەس بۆ ناو سیارەکەم خۆش بیتن
ئافرەتە بووە هاتی حەفازەکەی گۆڕێ کلیکسەکەی حەفازەکەی لەندە بری کلیکسەکەی دانە پاش 3 ڕۆژی ئەو زەزانیتمان بۆن بۆگەنی هاتیە کلیکسەکەمان هەردایەوە حەفازەی بە پیسایی لێرە بەجێشتە و ئافرەتەیانی ئەو حەفازەی لە ماڵی فرەتداتن لەسەر دۆشەکەی خۆی دادێتن ئەوەش حیساب کە مێزەکە دروست کرا لە بۆ نەفەری لۆ جوانی ئەوە جێی پەرداغە جێی کلیکسە پێی وادادەنێت و ینی شتی ناشیرن جاروایە پێی خۆ هینایتەن لای سایقی ئاوای کردووە ئاوای کردو ئەوا دانیشتووە لێمە لە سەرنشینەکان دوای ئەو کە یارمەتێکی زۆریان دەدەین کە مەسەرەن ئایلێک دێت بۆ خۆی لەوانەیە جگای 4 نەفەری بگرێ بۆ خۆی جگای 3 نەفەری دەگرێت منداڵی پێی یارمەتی دەین بەس کێمە یارمەتیان دەین دەبێت ئەوانیش هاوکاری ئێمە بکەن هاوکاریەکان چییە؟ ئەمە تەکلیفی گەورەمان لیان نییە یەکەمیان تۆزێک خاوێن بن ئەو شتانێک کە دی خۆن هەمووی لەناو پاسەکەیدا فڕێدەن ئیسابی حاویشی بۆ دەکەن لە پێشەوە بۆ خۆ ساقم زارم ئاشتە بۆ جغارە هاتە دەرم کاکەوت چێ جغارە پێ کردە یەک لە پشتۆ دەرەوەلا ئەم پێم کردێ لۆ پێ دەکەی کاکە ئەدیەوە پاس نییە گوت پاسە تو دەبی جغارە ناوچش کاکە ئەوە تانچی بەنزینە ئەوە ئاگریگی کاکە کێشەیمە گەورەترین گرفتمان لەگەر ئەو وڵاتیان ئەو نەفرانەی دێنێرە ئەوەیە کە ئەشیا یەکجار زۆریان پێەیە تایبەت پاسەکان یا منداڵ دەبینی 5 منداڵ 6 منداڵ 4 منداڵ هەمووی منداڵی گچکە و جێگای نەفەری بۆ ناگرن حاڵەتی وا هەبووە تەمەەن 12 ساڵان لە باوەشی خۆیانی دادەنێن یعنی لە کاتێک کە کرێ خڕدەکەیەوە لایەنی دەرونی ئەو منداڵی تەمەشاناکە داک و بابەکە ڕەچاوی لایەنی دەرونی منداڵەکەی ناکە بڵێ ئەوە دەشتێتەوە هەست بە گەورەی خۆی ناکە کەچی لە ڕووی پۆلیسی هاتوچۆوە قەدەخێ ئەوەی بینیمان ینی بۆوەریەکێکمان ینی بە جۆرێک لە جۆرەکان شەرمەکەین لە کاتێکە ئەم هۆکاری گواستنەوانە ینی هۆکاری گواستنەوەی ناوخۆی خۆمانە ینی بۆ نمونە ئەگەر ئەم شۆفێری پاسە با بڵین کاڵێ دایکێگاتوە حەفازەکەی ینی دایبی مناڵەکەی بە پیساییەوە لەژێر کلێنسەکە داناوە دەوەرە ئەم وێنەیە بجێزەرەوە گەر لە ناو فڕۆکەیەکی ئەڵمانیا بێ لەگەل لە ناو فڕۆکەیەکی بیانیا بێ دوور نییە بانی قەرارێکە لەسەر دەرەکات دوور نییە بەیانی ئەڵێ بۆ فلان ئەمە بوشە لە دەری شۆم شتانە هەیە ینی جاران مۆبایلەکە بوو لە ئەوروپا کە سیمکارتە کڕی هەڵبەتە من ینی بۆیان باس کرد و من خۆم بەکارم لێناوە کە سیمکارتێک تەکڕی مۆبایلیان بە هەدیایەتێ لە زۆربەی ناوەندەکانی فرۆشتنی و سیمکارتە نووسرا بوو بۆ کورد نییە ئەم شتە چەند شەرمەیانی لە بەرەوەی کورد ئەمەنەی استیغلالی حاڵەتەکەی کرده بوو ئەو ئۆفەرە بۆ کورد نەبوو ڕەنگە بە دووری مەزانن ینی هەندێک قەرارات دەرچێکە بۆ ئێمە نەبێت ینی مامەڵە بکەین بۆ ئێمە نەبێت هەندێ ئەوەمان هەبێت لە ناو هۆکارەکانی گواستنەوە شیرین خان چیترێ هەیە ینی من تۆک و نمونەی زیینووی بابەتەکە لێرە ینی چیترێ هەیە ینی شتێکی تر هەیە بردننی مناڵ بۆ سەفەر ئینسان کە مناڵی بچووکی هەبوو دایک یا باوەگە بێت تۆزێ لە خۆبوردە بن بۆ سەفەرکردن کاتێک کە تۆ زانی ڕاستە سەفەر حەقی هەموو کەسێکە بەڵام من ئایلە ئەنا بینم لە ناو تارەیە هەژنۆ مناڵی پێ هەر هەشتنۆی بەرەڵا کردوتە ناو ئەو تارێوە نوەچن باشە کە تۆ سەفەرەکەیت معنای ئەوە نییە تۆ 300-400 سەرنشین بێزارکەی لەبەرەوەی کە تۆ توێ سەفەرکەی یعنی هەنێشت هەیە ئەبێ ئینسان لە خۆبوردەی تیاابێ من مادەم ئەوەندە مناڵ خستۆتەوە حەزم لە مناڵی وردە قەیچەکە با بە 2-3 ساڵ جارێ سەفەرکەم بە هەموو هاوینێنەیەمەوە بۆ کوردستان مەسەلەن قاوقیژی مناڵ و گریانی کە ناشزانن ئەستەن چۆن معاملە لەگەڵ مناڵەکە بکەن ئەمانە سەرە قەڵە ماتوانم بڵێم کاک دەروون باوەڕکە شتی زۆر لەوە زیاتر بەنسبەت حەفازە گۆڕین من دایکم دیوە لە ناو تارەکە بۆگەنی بەراوتە ناو هەموو تارەکە بەڵێن ڕفرێشەری هەوایان ڕشتووە یعنی بۆی بۆنی ناو تارەکە تۆزێ بێتەوە سەرخۆی کە لە ناو کۆشیا گۆڕیوێتی معالعلم لە ناو توالێتی تارەکە ئەوەم دیوە دایبەکەشی لەژێر کورسێکا بەجێشتووە تۆ کە لە تارە دابەزی زۆر جار من ئەگەر لە کورسەکانی دواوە بمەکەومە ئەخیر بۆ دابەزیم یعنی کە ژێر کورسەکانە بینم باوەڕەکەی کاک دەروون خۆم بەش بە حاڵی خۆم شەرمەکەم باشە زەرفی خۆڵیان بۆ داناوی موزیفەکانە گەڕێن بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاک تۆ بۆچی فێر بووی ئەبێ هەربی خەیتە سەر ئەرزەکە بە نەوعێ ئەو تارێ وێرانەکەن باوەڕ ناکەم بە چەندین سەعاتیش پاکردنەوەی ناو ئەو تارێ تەواو بێ تاری وا هەیە مەسەلەن ماوەی نیشتنەوەکەی کەمە
لەوانەیە 1 سعاتی هەبێت 2 سعاتی هەبێت سەرنشین دابەزێ دەستێکی پیانن خاوێنێکەن و دیسانە فڕێتەوە بەڵام لەوانەیە ئەو تایارانی کە کوردی تیا بۆ بە چەندین سعات نێتەوە سەرخۆی و پاک نەکرێتەوە ئەمە ئەوە اینجا کە دابەزن هەڵسوکەوتیان لە کاتی دابەزین لە تایارەکە تەمەشاکەی هەڵسوکەوتیان لە نیشتنەوە و دابەزین لە فڕۆکەخانەکانی کوردستان زۆر جیاوازە لەگەڵ فڕۆکەخانەکانی دەروەی وڵات تەمەشاکی لەوێ پابندە بە هەموو ڕێساوی یاسایەکەوە جلی پێداکەنێ پێڵاوی پێداکەنێ هەرچێکی پێ هیچ بۆڵە بۆڵ ناکاو وەکو ماستی مەی وەستاوە خۆم بەگوێ خۆم جۆم لێ لەگەڵ لێرە هەنێ ڕێساوی یاسا هەیە کە مەسەلەن تەفتیشکردنە یا هەر شتێکە داواکردنی پاسپۆرتە ڕیزبەستنە ئەمە دیموکراتیەکەتانە ئەمەیە وڵاتەکەی خۆمان کاڵن گۆڕا و پێشکەوتووە نازانێت کە ئەو ئسلوبەی ئەوەی کات داواکردنە لە وڵاتەکەی کە پێشکەوتو نەبێت کە حەزاری نەبێت کە نەچێتە ریزی فڕۆکەخانەی وڵاتەکانی ترەوە باشە ئەو چوزانێت تۆ چیت تۆ دابەزیوی ئەی نابێت تەفتیشەکە نابێت سەیری پاسپۆرتەکە وکە نابێت بزانێت تۆ یاسایی هاتووی یان نایاسایی هاتووی بۆچی لێرە هەموو شتێکەکەی بە هەندێک وردە دیاردایە دەردی تۆڵێ مەسەرە قەڵەمەیانی من بۆ خۆم هەندێک جارە بینی جگەر خوێنیانی هەندێک جارە بینی سیرەکەی من خۆمە من بینیوە ینی بەڕاستی لە گەنجی خۆمانە من بینیوە کاتێکە سەفەرەکە لە دەری شۆ بۆ ینی نازام لە دەرەوە خۆ کچە بینن و ئەگەر بڵێ لە ینی ئەو کەپتە سێکسیە نیە لێرە یعنی ناچن بۆ تاوالێتە تا مزیفەکان دەسەکەن بە خواردن تەوزیعکردن کە دەسەکەن بۆ اینجا هەڵەسن ینی من خۆم ڕێگەوێنم بینیوە کە ئەوانەیە بەر ئەو مزیفانە بکەون کە ڕەنگە لای ئەوان هەر مۆزۆع نەبێ ئەو شتە هەر نەزانن تۆمە بەستە ئەو شتەیە بەڵام ئەم وێنانە بۆ ینی ئەم وێنانە بۆ لە ماوەی ئەم 2 سەعاتە ئەو وێنە ناشتنی وڵاتەکە دەگوێزیتەوە ینی یەک دنیا ئۆفەر هەیە لە وڵاتەکانی دراوسەی کوردستان بەهۆی تەعاملی ناشرینی هەندێک خەڵکەوە لە کورد مەحروم کراوە ئەسڵەن کە لەگەڵ باسی زمانەکەی خۆتەکە یەکسەر کۆمەڵە وێنیان ئەو ئیترە ئەو نەهاتوە تاریخی تۆ بخێنێتەوە بزانی کە میلەتێکی شۆڕژگێرین میلەتێکین ئەو شەڕە گەورانەکەین لەگەڵ داعش و لەگەڵ چی و چیە ئەم فڕۆکەخانەیە چەند سە کیلۆمەترێ لە داعشەوە دوور بوو بەڵام ئەمنیەت هەر ئەی پاراست و هەر خەڵک سەفەریە کردیانی ئەم هەموو شتە گەورەیە تۆ لە پێناوی ئەوەی کە تۆ لە سەفەرێک مەزاجێکی خۆت یا ناڕۆشنبیرێکی خۆت ممارەسە بکەیت هەموو ئەم شتانی وڵاتەکە زەربی سفرەکەی یەک خاڵ کاک دەرونتخوا بە ئەوە بیرم نەچێت چووکە هەتا لەگەڵ کاک ڕزگارە باسمان کرد باشە بۆم کە بە دوا قسە چکە 5 دقیقە بۆ دەکەم بە دوا قسە باش تیارە کە ئەنیشتێتەوە مەفروزە هەتاوەکو تایەکانی ئەیدا لە زەوی تۆ دانیشتی بیت خۆت بەست بێتەوە چووکە لەرە لەری تایە و معڕەزی بۆ ئەوەی دەموچاوت بیدا بە کورسەکەی پێشەوە ڕاستە وەنیە یعنی هاوارە کا مزیفەکاڵێت کە ئیلتیزام کرد بە شوێنی خۆتان و پشتێنەی سەلامەتی ببەستن باوەڕەکە ئێشتا بە حەواوەیە کورت هەمووی ڕیز بۆ لە ناو هەر گوێ نایەنە قسەکە هەمووی ڕیز بۆ خەریکی داگرتنی جانتاکانی سەرەوەی کە با بڵین هەندگی پێکەکانیان کە دایانناوە یعنی ئێشتا تارە بە ئاسمانی ئەڵێ ڕجاتان لێکەین تکاتان لێکەین دانیشتن یعنی واتە نابێت تۆ بچی بۆ توالێت نابێ هەستیتە سەر پێ لەو کاتا بیرەکەوێتەوە چێتە توالێت لەو کاتا هەمویان ڕیزە بن باشە خۆ دەرگا نەکراوەتەوە خۆ تۆ خۆ هەڵ نایتە خوارەوە بە پەڕەش و ڕاستە هیچ لە کاتەکەش ناگۆڕێ لە کاتەکە ناگۆڕێ ئەگەر تۆ دابنیشی مەزەرێکی جوانترت هەیە لەبەر سەلامەتی جۆم لێ بووانی لەو کاتانە جۆم لێ بووانی ئێمە وشەیەک زۆر بەکارێنین کورە فشەیەڵێ تەلەفۆنکردنەوە هێشتا بە ئاسمانەوەی هەمووی تەلەفۆنەکەی کردوێتەوە وا گەشتم فلان وا گەشتم یعنی دوا قسەم بە کورتی بۆ من ئەڵێم من خۆشم تاکێکم لەو کووردا خۆزگە ئەم قسانە هیچی وجودی نەبووە خۆزگە ئەم زاهیرانەمان نەبووە خۆزگە ئێمەش من ئەڵێم ئەبێ ئیتر وەختیەوە هاتووە ساڵی 2009 دەست پێ بکەین دەست پێ بکەین هەندێک شت هەیە بۆ جوانکردنی ڕووکەشی وڵاتەکەمان دەست پێ بکەین ئەمە پەیوەندی بە حکوومەتەوە نییە پێویست بە هیچ حەق دێناکە مادەم حکوومەتەوەی نەکردو منیش بەرپەرچەکارم ئەبێ ئەوە بێت کە ئەو شتانە بکە ئەمە دەلالە لە ڕەوشی خۆتەکە لە ڕەوشی خێزانی دەکا تا چەندێت تۆ پەروەردەکراوی تکایە با ئێمەش نوێنەرێکی جوانی خێزانەکانمان بین خێزانەکانمان نوێنەرێکی جوانی وڵاتەکەمان بێت ڕاست هەرەوەنم دەسەکانە خۆش دکتۆرە آخر قسە گەشتکردن وەکووتم قوتابخانەیەەکە لەو کاتی تۆ هەنگاوەنەی بڕیارەدەی دەبێ هەوڵ بدەی لەسەری بخوێنەوە خۆت ڕۆشنبیر بکەی ینی خۆت پرچەک بکەی بە کۆمەڵی زانیاری لەو کاتی کە تۆ یەکەم هەنگاوە کە بڕیارت داوە گەشت بکەی بۆکوێ اینجا تا ئەو کاتەشی کە دەگەڕێەوە ئەمە هەمووی هوەرە پێ ئەڵەن هوەری ئەتەکێت پێویستە ئەو هوەرە هەموو تاکێکی کورد
هەموو تاکێک چۆن پێویستە هوەرە لەسەر دەست پێ بێت بکات ینی منەمێ تعلیمی بێ ینی چۆن هوەرە دەست پێ بکات ینی بۆ نموناگەر من بەیانە مێ بچم بۆ تورکیا مێ بچم بۆ ئەمان ینی چۆن چی بکەم کاک دەروون لەو کاتێک کە بڕیارە دەیتۆ تێ بچە تورکیاوەنیە بەرەو چێوە ئەتوێ بڕۆی بەرەو شارێکە ئەتوێ بڕۆی بچم بۆ ئەستەمبول بەڵێ یەکەم هەنگاو بەروی چێوە ئەڕۆی تیکیتەکە ئۆنلاینە بڕی ئەوە خۆی خودی خۆ فێرکردنە یاخود بەڕوو کۆمپانیایەکە ئەڕۆی کە چیتە ئەم کۆمپانیای تیکیتەکەی بۆ بڕی ئەبێ کۆمەڵی زانیاری هەیە لێی خۆت لی بپرسی ئەویش پێ بڵێ هیچ عیبەتی دانی شۆک و کاگرزگار تکتێ بۆ بڕێ ئایبەنیە تەلەفۆنی بۆ بکە بڵێ کاکە جانەری ئەو من چۆن بچم چۆن بێم چی بکەم چی نەکەم من بۆ خۆم یەکەم سەفرم ینی بیرمە یەکەم سەفرم ترانزیتمە بووبووم بەس ینی ڕێک دەردی کوور دەڵێ بووم بە سینەما لەو مەتارە ئەی نەمزانی چۆن چۆنیە من وامەزانیتر ینی دوو ڕەحلەی جیاواز بوو تا تکتم ینی یەک تۆزی ما بوو تارە جەمبێ لە باستی ئەمە چی بۆ ڕووم نەهاو پرسیار بکەم بەڵێ دەبێ هەر لەو کاتەی کە تۆ یەکەم هەنگاومان کە لە مەتار دەینە ژوورەوە چی هەڵدەگری لە جانتاکەت ئەی جانتایەکە چۆنە پێچیەوە کاتێک کە هاتی یەکەم چێک ئینە لە ڕووی سکیوریتی لە ڕووی ئەمنیەوە ئەبێت چیت لەدەست بێ پاسپۆرتت پێبێ هەندێک وڵات هەیە پێویستی بەوەی کە تۆ حزی فندقت پێبێ و بێ پارت پێبێ دەبێ ئەمانە هەمووی یەکەم هەنگاو ئەبێت تۆ خۆت ئامادە شانەیەک لە هەموو سەر و سوچێکی کۆڵانەکەیانی جانتاکەت بە ڕۆژێ پێشەوە بخەرە سەر تەرازویەک بیچێشە بزانە چەند کیلۆیە کاک دەروون هەر لە تکیتەکەتان نووسراوە چەند کیلۆ چه ساعاتێک ئەگەی وە فەرقی ساعات چەندە لە بینی تۆ ئەوەیە ئەو شوێنەیە اینجا دەبێت کۆمەڵی زانیاریش بخوێنی لە وڵاتەکەی ترا کە چی قەدەغەکراوە چی قەدەغەکراوە چی ڕێگە پێدراوە لە ناو تیارەدا لە ناو مەتارە چی ڕێگە پێدراوە چی ینی بۆ منە هەندێک خەڵکە بە بڵێ بۆنی لەگەڵ خۆیان بردووە نازانی هەر لە تەفتیشە لێگیرە بەڵێ بۆتە مشکلە لە نێوان ینی کەواتە ئەمە هوەرێکە تۆ دەبێ هەنگاو بە هەنگاو ببڕۆی بێ فێری بێ ینی دەردی کوور دەڵێ فشە نییە هوەرەتکە ینی هیچ هیچ ئایبەتیانی ئەمە زانستەوە تا ئەم بەڕێزانە هەمویان ینی شارەزای بوارەکەن ینی من شارەزانیم تۆ شارەزانیت کە بینەری بەڵام ئەم بەڕێزانە شارەزان ینی ئەمە هوەرە ئەچی بۆ وڵاتێک جانتاکەت پێشانی با بۆ خۆ تووشی ئازێت نەبی ینی بۆنێکە کڕیەوە دەردی خانمەڵ ینی بۆنێکە کڕیەوە بە کۆڵێ پارە هەر لە ناو مەتارەکە پێتە خەنەتەنەکە خۆڵەکە ینی بۆچی واکەی یعنی ئایبە نییە بزانە تەلەفۆن کە هەر خوێنەواریشە نەبوو تەلەفۆن کە بۆ برادێکە کە سەفەری کرد بۆ بڵێ کاکە منە مێ بچم بۆ فڵان وڵات چۆن نییە هیچ ئایبە نییە جگەر خوێن دوا قسە با ئەم جارە ناوەکە بە مەزبوطی بڵێم سلیڤ جگەر خوێن ڕاستی ئەو بابەتە زۆر گرنگە و بێتە سە زمان نە بەس گەل بەرنامێژی جەنابێتە پێویستە بەردەوام بێتن یعنی هەروەهاش لە ئەوەی وەزاتی ینی تۆ بە کورتی پێم بڵێ من هەندێک برادر پێیان وا بوو کە پرۆمۆشنێکمان بۆ بەرنامەکە دروست کرد پێیان وا بۆ مەکەی دیاردەوە ئمە باسی چیەکەین و دیاردەیەکی بەسیتە بەس پێ دوایە نیشانی باسکردن زۆر گرنگە وەکو بێژە ئەوەژی وەکو هوەرە وەکو هەتاوخان بەحسی کرد هوەرە پێویستە پەروەدە بکرێتن خەڵکی ئێمە وەکو عیب نییە تو شارەزانە بێ کەس شارەزا لە زیکی دایکی خۆ نایەتە ژیان و هەمووشی شارەزا بێ پێویستە ئەو شتانە لە ناو کۆمەلگەی خۆ لە ماڵی خۆت کە تو سەردان دەکەی بۆ وڵاتێکی گەشتێک دەکەی وڵاتێکی دیکە کە لە کاتی وەکو بەحسمان کرد لە کاتی دەرباست بە فرۆکەخانە تو دوێ چۆن ماڵی خۆ دەپارێزی پاک و خاوێن بێتن چۆن التیزام دەکرێتن چۆن هەموو شتێتە ڕێک و پێک بێتن دوێت گەشتەکەشی ئەو شێوازە بەردەوام چکو تو تا نەفەر نیی و سەفەر دەکە تو گەلگەلک مجموعەکی خەڵکێکی هەرێک لە شوێنەکە هەلێکی کەلتورەکە هەلێکی دوێت و التیزام بکێت احتیرام و ڕێز لێ بکرێت یا سەورێ مایی هەیە کە هەر کەسێکی تاک مرۆڤەکە التیزام بەو شتانە بکرێتن من دەبینم درەنگ نییە ملەتی ئێمە سەبارەت بە ئەو فرۆکەخانە نێودەوڵەتی هەولێر و سلێمانی کەمە هەیە سەردانی وڵاتی ئەوروپا دەکەن سەردانی وڵاتی دراوسەمان دەکەن دەبینن هەر سەردانێکی بۆ وڵاتێکی فێری شتێکی نور لە کەلتوری ئەو وڵاتە دروست بێتن ئەم حەزمان لێیە و ئەو شتانە لەگەڵ خەبینن کوردستان ئیش بکن لەسەر شەرم نییە پرسیار بکێتن لە خەڵکێکی پسپۆر شارەزا وەکو هەتاوخان بەحسی کرد پێش سەفەر بکێ پلانی خۆت بکە لە کاتی سەفەر کات التیزام بکات زۆر گرنگە لە گەشتیاری و فرۆکەوانی التیزام بە سڕاکردن التیزام بە ئامادەکردن هەموو شت وەزنەکە سیکوریتیەکە ئەو هەموو بابەتەکان زۆر گرنگە و تو ببێتە گەشتیارێکی ساغلام گەشتیارێکی وەکی دوێژن نمونەیەک و وەکو دوێژن سەفیری وڵاتی خۆ بە وڵاتی دەروی وڵاتی خۆ دەسەکانە خۆش منیش لە بەس یەکشت بڵێم تکایە کەس لێمان دڵگران نەبێ ئێمە کە ئەم دەردانە هەڵە ڕێژین بۆ چاکردنی کۆمەلگاکەیە یعنی کەس نەڵێ وڵاتجا خۆتان سەفەرەکەن و خۆم عالەمە من ێستا لە بری تۆ قساناکەم هیوادارم کەس دڵگران نەبێ لێمان ئێمە هەر فەلسەفەی بەرنامەکەشمان هەتا ئێستا وەرە و لە ئەوڵەوە کۆمەڵی ڕەخنەمان هاتە سەرکە ئێمە
دانیشتوین باسی کەم و کوڕەکانی وڵاتی خۆمانەکەین ئەی خۆمان باسی نەکەین چێ باسیکە ئێگەر خۆمان باسی نەکەین بەڕاستی ئەبینە مای شەرم بۆ هەریەکێکمان کە لە دەرەوە ئەم خەڵکانەمان ئەم مامەڵاناکەن ئەمە چییە نایەنێت تێکەڵی سیستم بن من لە کۆتایی بەردامەکە ئەڵێم جان من بەحسیاوێتکە نەتوو بۆ خەڵکێکی گەشتیار کە خەڵکی لەناو کۆمەلگەی هەرێمی کوردستان مە خەڵکێک هەیە سیاسەتمەدارە VIP و نازانێ هەلسوکەوتێت گەشتیاریش بکێ ئەوەژی بابەتێکە زۆر گرنگە ئەوە ڕێک پەیوەندی بە ئیشەکەی تۆ مەبەستم ئەوەیە و مەسەلان زۆر ئێمە لە بواری پرۆتۆکۆلی حکوومەتی هەرێمی کوردستان کە پرۆتۆکۆل لەسەر ئاستی زۆر بەرزی پێشوازیکردن لە سەرکردایەتی جیهان و تێتە سەردانی هەرێم دەکێت سەردانی ئەو دیپلۆماسیەتەکان و وڵاتی خۆمان وەکوت بێ سەرکردە وڵاتی خۆمان ئەوانە پرینسیپ و قانون و یاسای دووەلینی و دەوڵەتی هەیە چۆن پێشوارگەز مامەلکردن لە دەستپێکی کە شاندەکە بەشدار دەبێت بۆ سەردانی هەرێمی کوردستان دەکە پێش بێتە وەکو ئەدڤانستین بند بە بند ئێمە دیراسە دەکرێتن و دادنیشن و کۆمبیم لەسەر دەکەن کە ئەو VIPە کەسە و دێتن هەرێمی کوردستان پێشوازی دەکرێت لە لای سەرۆکی هەرێم یان سەرۆک وەزیری هەرێم ئەمانە هیچ خەلەتێک کێم و کۆری تێدا نەبێ گەشتیاری بۆ دەرەوی وڵات بۆ خەڵکێکی نۆرمالی خەڵکێکی ناو کۆمەلگەی ئێمەژی گەرەک بە ئەو شێوازە بێتن پشکلێکی ڕێکوپێکی و پرۆفشنال دەسەکانی خۆش بێ من هەمیشە ئەوە تەرجەماکەم و ینی چۆن هەندێک لە گەشتیارەکانی کورد کە لە ناو فڕۆکەخانە کوردیەکانە بە ماڵی خۆیان ێزان و وێرانیشیکەن قەینا بەڵام مەچنە فڕۆکەخانەکەی وڵاتی دراوسەوە ئیتر ئەبن بە ماستی مەی و منەمەم لە سیاسەکانیش بینیوە زۆر سیاسی لە وڵاتی کە فڕیوە لە وڵاتەکەی دەرەوە مەزبوط ڕێک و پێک بۆ کاتۆتە ئێرە حیمایەکانی خۆی بینیوە ئیتر ئەویش بەرچاوی ڕەش بوو و فڕۆکەخانی وەکو مزگەوتی بنتەبە قسەیت کردووە بارحاڵ کە ئەڵێم مزگەوت مەبەستم ئەوە نییە کە خوا نەخواستە مزگەوت بەکەم سیرکەین مەبەستم ئەوەیە کە وەکو شوێنێکی زۆر ئاسایی نۆرماڵی ڕۆژانە وەرگرتووە وەکو خەستەخانەیەک سەیری کردووە وەکو ترافیکە سەیری کردووە کە حسابی بۆ ناکەوە ئەڕوا بەڵام لە فڕۆکەخانەی وڵاتەکەی دراوسە ئایبینە بۆکو ماستی مەی وا بووە بارحاڵ من لە کۆتایی ئاڵم هەر کەسێکمان بە بەرپرس و غێر بەرپرس و کرێکار و خەڵکی ئاسایی و خەڵکی VIP وەکو خانم فەرمووی کە ئەچینە دەرەوە نوێنەری وڵاتەکەی خۆمانین تکایە با نوێنەرایەتێکی جوان بکەین ئەگەر مشکلە لەگەڵ قیادەیەکی سیاسیا هەیە لەم وڵاتە و پێ وایە ئەم قیادە سیاسیە گەندەڵە بڕوان پێ بکە ئەو مامەڵە ناشرینی تۆ لە دەروەوەی کوردستانێکیت و وێنەیەکی کوردزمان پیشانی خەڵکەی لەو سیاسیە گەندەڵتری لەبەرەوە تکایە سەفەرکردن زانستە وەکو خانم وتی ئەم زانستەش لە سکی دایکتەوە فێر نابی ئەم زانستەش پێویستی بۆیە کە بەیانی سەفەرێکەکەی حاجێشی بەڕێزیەتێ بچی بۆ وڵاتێکی تر بۆ فەریزەیەک تکایە خۆت نایزانی بە کوڕەکەت بڵێ کوڕەکەت نایزانێ با بە ڕەفیقێکی بڵێ تکایە با وردە فێری حەزارەت بین فێری ڕۆشنبیری بین فێری ئەوە بین کە لەناو فڕۆکەخانەکانە چۆنچۆنی مامەڵە بکەین فڕۆکە شوێنێکی تایبەتەوە وەکو خانم وتی تایبەت نییە بە یەک کەس ناو ئەو پاسەی کە ئاچی هاتوچوی پێەکەیت دایبێکی پیس ئەخەیتە ژێر کلێنسەکەەوە ئەم بۆن و بەراماکی بەسەر 20 کەسە لە ناو فڕۆکە بە هەمان شێواکەیت تکایە ئەم مامەڵانەمان با چاکەین بۆی کە سەرباری و قسە ڕەنگاو ڕەنگ و گەورانی کە یکەین ڕۆژانە و ئەمانەیە بەرەو دەوڵەت بوون بچین بە مرۆڤی دەوڵەتدار و مرۆڤی تەندروستیش دروستکەین هیوادارم شتێکمان کرد بێ و هیوادارم دڵی کەسمان لێ نەڕەنجا بێت ئێمە ئەمانەوێ ئەم وڵاتە چاکەین پێش هەر هەموو کەسێک من لەگەڵ خۆم مام قسانە پێش هەر هەموو کەسێک من خۆمتم جارێک لە جارەکان ترانزیتمە بۆ لە وڵاتێک ینی بەڕاستی دەردی کوردەڵێ بووم بە فلمە تا دۆزیمەوە گەیت و شتەکەم دۆزیەوە پێش هەر هەمووتان من بە خۆمەڵێم ڕخنەی هەر هەمووتان پێش هەر بینەرێک بۆ خۆمە هیوادارم لە خۆمان و دەست پێ بکەین نوێنەرێکی جوانی وڵاتەکەمان بین کە ئاچینە دەرەوە کاتێکی خۆش هیوادارم شتێکمان